سڵاو هاوڕێیان پێم خۆش بوو ئەم ڤیددیوەیە لە ڕێی کەناڵی NRTەوە بڵاو بکەمەوە لە سایتەکەیان. من سامان حسێنم سکرتێری یەکێتی کەمەندامانی کوردستان وەک چالاکوانێکە هەمیشە دیفاعم لە مافی کەمەندامان و خاوەن پێداسی تایبەتەکان کردووە. پێم خۆشە لەسەر دوو تەوەر قسە بکەم. تەوەری یەکەمیان برسیکردنی کەم ئەندامانە لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ مانگی سێ و چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ مانگی چوار هەتا ئێستا سێ موچە درراوە و لە ساڵی 2016 حەو موچەی کەمەندامان دزرا، لە ساڵی 2015 چوار موچەی کەمەندامان دزرا. هەر ئەم حکوومەتەی کە ئێستا ئاڵا هەڵدەکات لە شاری کەرکووک هەر لە ژێرە و ئاڵایەدا لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان کەمەندامان برسی دەکرێت، کەمەندامان شکۆی دەشێنرێ، کەمەندامان نانی دەبڕێ و لەگەڵ هاوکات لەگەڵ کەمەندامانان بێوەژن و بێسەربرشت و کەسانی ئەو کە پێویستیان بە حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن ئەم حکوومەتەوە برسی دەکرێت. من دەڵێم لە بری ئەوەی کە شەڕ لەسەر ئاڵای کوردستان دەکەن شەڕ لەسەر قوتی خەڵک بکەن. پێم وایە برسیکردنی کەمەندامان و چین و توێژەکانی تر زۆر لەوە گەورەترێکە شەڕی لەسەر کۆن هەتا شەڕ لەسەر ئاڵای کوردستان بکەن. تکا دەکەم وەرنەوە بەهۆش خۆتانە لەو هەموو داهاتەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەتایبەت لە ئەم سێ پارێزگایە هیچی بۆ کەمەندامانی و هیچی بۆ خەڵک نییە. ئەوەی کە بۆ ئێمە ماوەتەوە تەنها برسیکردن و شکاندنی شکۆ و تەنها بێڕێزیکردنە بە کەمەندامان و بە بێوەژن و بە مناڵی بێسەرپەرش و بە کەسانی پیر و بەکەوتە. بۆیە داوا ئەەکەم خەڵکی کوردستان هۆشیار بێت لە بەرامبەر ئەم برسیکردنە، خەڵکی کوردستان بزانێت کە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان چ بێڕێزێکی بە خەڵکی کوردستان کردووە. لە پای ئەم هەموو پارەی کە لە هەرێمی کوردستان دەیونەوتە فرۆشێت و داهاتی سنووریەکان و ئەم هەموو پارێکە هەیە کە ئێستاش ڕۆژانە چەندین ملیۆن دلار بە هەدەرڕوا تەماعیان کردوتە 100,000 موچەی کەمەندام کردویانە بە 6,000 و 6,000کەش لە ساڵێکە حەوت بۆ هەوژ مانگی دەبرێت. من بە ئەرکی ئەخلاقی و ئاینی و ئینسانی خۆمی دەزانم ئەم پەیامە بگێنم. تەمەنا ئەەکەم کەناڵی NRT بە تایبەت لەو سایتیان کە دەنگی و ڕەنگی خەڵک بڵاو کاتەوە لە دەنگێکی ئازاد بڵاوی بکاتەوە بۆی هەموو خەڵکی جیهان بزانێ کە ژیانی کەمەندامان چه ژیانەکە و ئێستا چۆن ڕۆژ ئەگوزارێنن. دووبارە سڵاوم قبول بکەن. سامان حسێن سکرتێری کەمەندامانی کوردستان.